میهرەبانیم هەنگاوم هاوێشت بەڵام دروست نەدەکرا هەستام داکەم عەیشە و خێرزانم لەگەڕە خۆم بردا عومرەی گوتم لەو عومرەی هاتیمە خوایە گیان سێ داوام هەیە یەکەشیان ئەوەیە دەمێ مزگەفتێکی دروست بکەم ئەو مزگەفتەش لێ دروست دەکەم چونکە پێغەمبەری نازار گوتی ئەوی مزگەفتێکی دروست بکات چی هێلانە چی کۆتری خوای گەورە قەسرش دەداتێ لە بەهەشتێ حەزم لێیە مزگەفتێکی دروست بکەم کە الحەمدولیلا مزگەفتمان دروست کرد گوتم حەزم لێیە خەستەخانەی دروست بکەم خزمەتی خەڵکی تێدا بکەم و الحەمدولیلا ئیشمان دروست کرد لەوێن دەر کچم نەبوو چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی دەرەوەی کچێکی بەخێو بکاتن بە جوانی پەروەردەی بکاتن بە دین و ئەخلاقەوە بیگەین گەورەی بکە خوای گەورە بەهەشتی بەنسیب دەکا لێیەکە ویستم لە عاشقی بەهەشتێش حەزم لێ کچم ببی گوتم خوایە گیان کچەکەم بدێ ساڵحە بی زیرەک بی جوان بی یعنی دەمگوت ئەوها بۆ مواسەفاتانە کچێکی ئەوها لەم بدێ و الحەمدولله خوای گەورە کچیشی دامێ کە زۆر دڵم پێی خۆشە کە یعنی چونکە کوڕم هەبوو بەڵام کچ و کۆر ئارد و ئاسمانی فەرقە یعنی سەفەر دەکەم دەچم سەفەر دەکەم کچەکەم دێ ڕسمەکی دەکاتن کچکەیە لە ئیبتیداییە دڵەکی دەکا دەنووسی I love you بابا دەرێ بابەوە ناو جانتاکە دادەنێ ئەوە ڕۆشتیمە سەفەرم کردیە تەلەفۆم لۆ دەکاتەوە بابا نامەکەم ناو جانتادا دیتەوە نامەکە گدێک ئەوە وەکو سوپرایزێکی لێ دەکاتن دێمە مارێکە هەل لە دەکەی خۆم بە باشیدەدا کوڕەکانیشم لە سەفەری نە تەلەفۆنم لۆ دەکات نەدرێن بابا تو کوی نەدێم باو شەکل دەدێنێ یعنی طبعی کوڕی ئەو هالەیە معنەوەنی کوڕەکانی من خراپن یعنی کوڕ نەوعەکە کچ نەوعەکە لۆیەکە ئەوەی کچینێ زۆر دوعای بکە کچی هەبیتن هەم لە بۆ قیامەتی ئەبزانە چەند باشە و لێرە شتێکی خۆش دەجێڕمەوە کوڕ و کچێک زەواجیان کردبوو بڕیاریاندا ئەو شۆ دەرکەی لە کەس نەکەنەوە یعنی هەر میوانەشان هات ئیتفاقەشان کرد هەرچی هەر دەرکەی لێ ناکەینەوە وەسکە دەبینکەنەوە لە مارێنینە وتیان دەی پێ نەچوو بابی کوڕەکەی هەدە دەرکەیدا تاق کوڕم لە مارێنینە دەنگەکە زانیان ئەوە بابی کوڕەکەیە کچەکەش زانیەوە خەزووری هیچ قسەیان نەکرد جارێک دووجار لە دەرکەیدا ڕۆیشت قەدەری خۆی وا بوو 2 سەعاتی کە بابی کچەکەی هەر لە دەرکەیدا تاق کچم لە مارێنینە کچەکە فرمێز کاتە خوارێ ئەوەجە بەلاعەکەی دەکاتەوە یەکسەر عاتفەی پیای دەجولێنیتن پیاوەکە دیتی ئەوها لەم تەئەسیر بەوە فرمێز کرد خوارێ گوتی بڕۆ دەرکەی لێ بکەوە بە وعدەکەی خۆمان بشێن قەیدی ناکە دەرکیان لێ کردەوە ئەوجا لێیەکە کچەکان دەرکەی دەکەنەوە دەرکا باشە کچ و کوڕ فەرقی زۆر زۆرێ بەڵام دەبی عەدالەتمان هەبیتن ئەمن کوڕەکانم هەنچ کچەکانم خۆش دەوێتن و ئەوەی کە لە بە کوڕەکانم کردیتم هێشتا لە کچەکانی خۆم نەکردیە چونکە هەردوو کوڕی خۆم لە باشترین مەکتەبیم دانا ئێستا دووشیان لە کولیە طب ئێشتا کچەکەم کچکەیە ئینشاءڵڵا ئەویش مستەقبەلێکی باشی دەبیتن بەڵام شەر نییە حەزم لێ بێ بکەمە دکتۆرە یعنی دەرم بە کەیفی خۆ چکە نامدرم نائەزیەتی بدەم میهرەبانی دڵسۆزی و لێزانی